كرايمي يعني سر سوزو خال كرايمي يعني سر سوزو خال بابروينو سيران تو دامني لمال ايغير دوغير داني ايغير دوغير داني ليلك شمعة وخوفي وأنا ليلك شمعة وخوفي وأنا شمان زي ريزين زواري ميو شمان زي ريزين زواري ميو دنجي خوف لكي وهارون ميو آيقي دوغري داني آيقي دوغري دەریاچەی زرێبار دەکەوێتە سنووری قەزای مەریوانەوە. ساڵانە لە وەرزەکانی بەهار و هاویندا گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن. ئەم ناوچە گەشتیاریە مێژوەکەی بە ئەفسانەیەک دەست پێ دەکات کە لە ناو هونەر و دەبیاتی کوردیدا ناویاتوە. بەپێی ئەفسانەکە حاکمێکی ستەمکار بە ناوی فەیلەقوس لەم ناوچەیەدا هەبووە و ستەمی کردووە. یەکێک لەو کەسانی ستەمی لێ کردووە دەروێشێک بووە. ئەویش لە بەرامبەردا دوعای لێ دەکات و شارەکە نوقمی ئاو دەبێت و ئەم دەریاچەی لێ دروست دەبێت. ئێستاش گۆڕێک لە بەرزاییەکانی لای باکووریەوە هەیە دەڵێن گۆڕی ئەو دەروێشەیە دوعاکەی کردووە. شاری فەیلەقوس ملیۆنها ساڵەکە دروست بوو وەکو ئەفسانەیە ناوی لێبن. ڕۆژێک دەروێش لەگەڵ ژنەکەیە کە حامڵەیە بێت بە سواری کەرێکۆ یەنە ناو ئەم شارە و کە وەختە یەنە ناو بازاڕۆ پاشای ئەم شارە خۆی و ژنەکەی ئەگرێتە ژێر سوخرە و بێگار. لە ژێر بێگاریە بەداخەوە ژنەکەی کە حامڵەیە بێت یا ئاچێت. خۆیشی یەتە ئەو شوێنەی کە ئێستا مەزارەکەی لەوەیە سوژدە ئەبات و دوعاکات ئەڵێ سەر بەرزۆ ناکەمەوە تا خوا حەقم نەسێنێت. پێشینەکانمان ئەڵێن کە وەختێ ئەو نە سەری لە سوژدا بێ ناوچاوی تەڕە بێت کە سەر بەرزەوەکە تماشاکە زرێبار دروست بووە. لە دوو کەلیمەی زرێ یا زەریا لەگەڵ بارە دروست بووە کە معنی دەریایە. لەو کاتا دەروێش تماشاکە ئەڵێ بۆ بە زرێبار ئەڵێ بۆ بە دەریایەک. منزور ئەو شتەیە کە شارێک بووە بە دەریایەک. ئەم ڕووبارە ژینگەیەکی تایبەتی هەیە و بەدەیان دۆنم زەوی کشت و کاڵی بەم دەریاچەیە بەراو بوون و سەوزە و باخ و باخاتی تێدا کراوە. هەروەها بەدەیان و سەدان جۆر ئاژەڵ و پەلەوەری تێدایە کە ژینگەی ناوچەکەی پاراستووە و تایبەتمەندی بە ناوچەکە بەخشیوە. زرێبار ئەگەر گەرەک و بێ وەکو شوێنێکی گەشتیاری ناوی لێ ببەی ئەبێ بەو بوونەوارانەوەی کە تایە ئەژین ناوی لێ ببەی تاکو ئەو ئەرزشە پیا بکاکەوە گەشتیارێک لە ئوروپاوە یاوەکو لە شارەکانی دیکەی ئێرانۆ بێنە ئەم شارە. ئێمە لە زرێبارە زۆر شتمان هەیە کە ئەتوانێت گەشتیار ڕوو بە زرێبار ڕابکێشێت. ئێمە گەرگەرەکمان بێ زرێبار بکەین بە شوێنێکی گەشتیاری با زرێبار تەنها ئەوە نەبێ کابرایەک لە شارێکی ترۆ لە وڵاتێکی تروێتە ئەم شارە و تەنیا بێ لە ئەو شوێنەی محەوەتا کە دروست کراوە شوێنی گەردشگەری بە حساب لەویا ماسیەک بخوات و بگەڕێتەوە. ئێمە ئەبێ ئەو شتانەی کەوا تایەتی ناو زرێبار بین معرفیکەین بە دنیا کەوا ئەو کەسانە لە شوێنەکانی ترۆ بە عەلاقەمەندیهایەکی ترۆ بێن زرێبار ببینن. ئێمە لە زرێبارە دە جۆر ئاژەڵمان هەیە تقریبەن دە جۆر ئاژەڵمان هەیە کە تایە ئەژی و لەو دەوروبەرە ژیانی پێی وابەستەیە. یانێ لەو ئاژەڵانە ئەتوانین وەکو سەگاو کە گونەیەکی زۆر زۆر با ئەرزشە بۆ ناو زرێبار کە ئەتوانێت زۆرێک لە نەخۆشینی ماسیەکان لە ناو ببا بە ماسیانە کە ئەتوەپن لەسەر زرێبارە بیان خوات ئەگەر ئێمە لە ناو زرێبارە حەداقەل دەدانە سەگاومان ببێ ئەتوانین ژینگەیەکی پاک و خاوێن بۆ باقی ماسیەکانی تر فراهم بکەین. ئێمە پشیلەی وەحشیمان هەیە لە ناو زرێبارە
کە ئەویش هەرگونەیەکی کەمە گونەیەکی با ئەرزش لە ئێرانە ئەتوانین بڵین هانە ناو ڕێدلیستی جەهانیشە حتا چاخانەکان وێزگەیەکی گرنگی کۆمەڵایەتین بۆ کۆبوونەوەی هاوڕێیان و بەسەربردننی کاتێکی خۆش. چاخانەکان گرێدراوی کەلتوری کوردین و چاچیەکان لە ناو بازار و وزەرەکاندا ناسراوترین کەسن و هەمیشە بە ڕێزەوە مامەڵە لەگەڵ کڕیارەکانیاندا دەکەن. لە دەریاچەی زرێباریشدا وەک ناوچەیەکی گەشتیاری چایخانەی بەناوبانگ و بەتامی تێدایە کە ڕۆژانە بەدەیان گەشتیار ڕووی تێدەکەن. یەکێک لەو چایچیانە ناوی یونسە و ماوەی 22 ساڵە لە زرێبار بە عارەبانەیەکی دەستیەوە چای خەڵوز دەفرۆشێت. خۆی بەخۆش حاڵ دەزانێت وەک چایچیەک خزمەتی هەموو لایەک دەکات. زۆر جار لە شوێنە دوورەکانەوە سەردانی دەکەن و بۆ ساتێکی کەم لە نزیک چۆمی زرێبارەوە چایەک دەنۆشن و پشوو دەدەن. بە حاڵەتەوە من مژناسان نامۆ عەسڵیم یۆنسە و ئەوەڵای و کاری وە من 22 ساڵە ئینە کارما ئینا نازرێوارنە شکر و خوای وە ماچا بە من شغڵت چیشە ماچ دکتورا و چایی شغڵەکەم ئینە عەزیزە پەی من ئەوەڵەن چون خزمەتکەر و بە تەمام و گرزوان و ئینە هەمشاریەکە وێم و چوارپارچە و ئێرانی و چوارپارچە و کوردی کوردستانی منتەقە هەورامان و وێما و شارستانیەکە جێ کورد و شار و ئێرانی وە گر خێراماشاکەر و بەرخورد و ئەوەڵی محەبەت و احترامە مشۆ مهم چای نییە بەرخورد و ئەوەڵی ئایا کابرا هەر چایی بۆ نەوەرە ئا پەنجەیەقەنە دروستە چێ و خاس و خراپەشەن ئەوەڵەن چایەکەمە ئەمە بەهێزمە بەهێزم ماچاش بەنە چایی کتریە ڕەش چای شوانە ئەرزم بۆ جە حزورتنە چایش جاجە لە حازیوە چای بەڕوار فەرقەرە چەنید هێزم و چنار و بی و وێوەڵ و ئیجۆرە چێوە قەیمی هەر بێن و هەر هەن و ئی تامشە جیاوازە کولەن منتەقە و هەورامان وێ ماوە جە منتەقە و مەریوانی و من مشتری مەشەدی قەزوینی عراکی هەمەدانی تارانی ئەرزم بۆ جە حزورتە بانش سەقەز بۆکان یانە گەری مەساحەبە ما بێن چەنیشا و گەر رازی بێنن و شکر و خوایوە جخوای گەورە بەزیاوە جێ کل و شارەکە و ئێرانی و حتا عێراقیش خێرامایە بەخصوص شاوە نەکەر و فرە مەمنونی شاهەنمێ و کەمەیە شارەکە ماوە ڕازیەنەوە ئەلحەمدولیلا بە ڕەزامەنی وێ شاملاوە پەی ئەودی ئەوەڵەن خاترەی وەش من تەماشاکەرە ئینا نایی زرێواردنە کابرا واتەنش ئەگەر ڕۆیت تاومێ وەڵیت گێرمێ ئایا تاوی وێتگیریت نەی زرێبار واتەنم تاتەم ئەمر و خواشکردن خوا عەفوەش کەرەوە بە پولە و بەهەشتی بێن من یەرە ڕۆیەکە دڵم زرێوار نەبیەن ئیمتحان و گەواینامەم بێن خوا بزانەوە ئامانە زرێبار وەنانم قبوڵ بێنە یانە یانەنە نەلان مەغزمنە ماسی برژاوی زرێبار ناوی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستاندا دەنجی داوەتەوە ڕۆژانە گەشتیاری کورد لە هەموو ناوچەکانەوە دێنە ئێرە و ماسی دەخۆن تایبەتمەندی ئەم شوێنە گەشتیاریە فێنکی کەش و هەواکەیەتی هاوکات سر و شتێکی پاک و جوانی هەیە و ماسیەکانی هی دەریاچەی زرێبارن سێ جۆری سەرەکی ماسی لەم دەریاچەیەدا هەیە بە ناوەکانی سوورە ماسی و کارب و سلڤەر کە لەلایەن وەستای شارەزاوە بە جوانترین شێوە ئامادە دەکرێن و دەرخواردی میوانەکان دەدرێن. ماساوەکانی ماما دەستور و پوختیش فەرقێرە
چەنی جێگەی تری ڕەمزی بینی وێمانن وێمان خاسش کەرمێ هەر بوفێ پێوێش دەسووریشەنێ ئێمە ترشش کەرمێ تونیش کەرمێ مواد ئەدیۆچەوی بەخصوصمان هەن چەنەش کە عال دەبەربوو ماساوەکان زرێواری ماچوو بە زبانی وێما قاسمە و پانکە و سپینە بە زبانی عێراقی مەکەرۆ سوورە ماسی و کارب و سیلڤێر ئی یارێدانەنە سەلەمونیچمان هەن قزلا لا ئەنە پەروەرەشینی نەحەوزەی گۆشت و ماساوەکانی زرێواری پتەوتەرە چون وەحشین گۆشتش عالتەرە وەشتەرە لای خەڵکۆ پەسەندش زۆرتر ئێمە مێمانەکانیمان لای باشوور و فرەتریش ماسیەکەش ئانەنە بەشەر هەرکە مۆوەرۆژ بەشەر مەویش فەنە یعنی گردش ڕازی بیان تا ئێستا لەخوا بەزیاو بێت نزیک 18 ساڵە 90 ساڵە لە زرێبارە کارم کەباب ماسیە کەباب ماسیەکەمان بە ناوی کەباب ماسی جەزیرەوەست ئەو میوانانە کاتوونە سەیارە چ لە ئەو دیوە بوون چ لە ئەم دیوە خۆمان و هاتوونە سێرە ئەو پەر ڕێز و احترامان بووە یان بووە وەختی کاریەکانمان وەڵا وەسەر لە سەعاتی نۆی بەیانی و نۆنی و بەیانی و کوڕەکانیانە سەر دوکان وشت باز دەکەن و ئیتر ئەم ناو دوکان وشتە تەمیسیەکەن دامەزران وشتەکانیانە نیم ساعتێک وەختە بادی توردەوردە تا میوان وشتەکانیان نێرە ئیتر لە ساعتی عەرزم کردۆنیوە یەن تا ساعتی 11 شەو 12 شەو جاروا بۆی تر کەمێکیش دێرتر بوو 1 و 2 شەو چوونەسۆ دوایشە ماسیەکانمان سێ چوارنەوە ماسیمان هەست ماسی زرێبارمان هەست خۆی سێ نەوعە یەکێکیان سوورە ماسیە یەکێکیان کاربە یەکێکیان سلڤەرە ئینەکەی خۆمان کە لەم دیوە خۆمان کە پێژین بە ناوە علمیەکانیەوە ماسی کەپورە ماسی ئامور و ماهی سفیدی پێڵەن ئەم سێ نەوع ماسیە زرێبار قزلالاشمان هەست کە ئەو هی منتەقەی هەورامان هاتوشتە ئەیم لای منتەقەی پاڵنگان و دێوەزناوشتە لێوە بۆمانێنن ئەمە ماسیەکانیشمان تەبقەکەیشی تر هەر کەسێ بە شێوە و هین خۆی دروستیەکات مەسەڵ لای ئەمە وەسە کە ماسیەکانی برژێنن لەم تەماتە و پیاز و بیبارشتە خەینە سەریان نۆدانە دوکانی هاتیان نۆدانە مەطعەمیاتیان لە زرێبارە ئەم نۆ مەطعەمە تقریبەن دوان سیان چوارێکمان لەم تەماتە و شتە خەینە سەری باقیەکان نایخاتە سەری ئیتر هەر کەسێکی بە شێوەیەکی خۆی برژێنێت ئەوەسە کە مەسەڵەن لە منتەقەیەکی خۆمانە هەست لە لای هەورامانە پاڵنگانی پێڵەن ئەم سەلەمونەکە لێەوە ئەیەن بۆ ئێرە لەوێ ئەوان شێوەی برژانەکان ئەوەسە مەسەڵەن ئەو ئەدوێ شتەکە لێمە لێرە لێ دێن ئەو ترشی جاتەکە لێ دێن و ئەو شتەکە تام و مەزە دێن بۆ ماسیە لێوە وانە بەس لای ئەمە مەسەڵەن ئەوەسە خەڵکی چ ئەو دیوە خەڵکی چ لای خۆمان کە چوون لێنە مەسەڵەن ماسییان خواردووە ئەو شێوازە کە مەسەڵەن لێرە برژاوە لێیان نەبووە چونکە ئەوان بەسەڵەن خەڵکی بەتایبەت خەڵکی ئەو دیوە حەزیان لەوەسە کە ماسیەکە کەمیان مزر بێت بەس لەوێ ئەو شتە نییە وەکو ئەوەی کە مەسەڵەن لێرە لە زرێبارای برژێنن ئەو مزری شتێ نیە دوایەوە سەلەمونەکانیشمان کەینەکەن ئەوان لێنە بە پێسەوە ئەی برژێنن ئێمە ئەو پێسی ماسیە گرینەوە هەردوو دیوەکەی جوانێ برژێنی بە شێوەیەکی زۆر جوان ئەوەی کە خەڵکی ئەو دیوە بەتایبەت حەزی لێبێ بەو شێوەی برژێنی بوویان و ئەخێنە بەردەستیان و خزمەت گوزاریانەکەین. زرێبار بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە ئەوەی کە خەڵکی ئەو دیوات و خەڵکی لای خۆمان هاتووە جارە بەتایبەت لە شارە دوورەکانی ئێرانەوە کە هاتوون شتێکی تایبەت بووە بەس ئەوەسە کە بەداخەوە کەمێک لە شتەکانە مەسەڵەن بەو جۆرە کە بە زرێبارە بگەن ناگەین بە داخێکی زۆر گەورەوە ئەویش ئەشێ خۆشمان خەڵکەکە هاوکاریکەین لە تێکیانە بەس خۆشمان کەمێ لەوە کۆتاییەکەین لە هاوکاربوونەکە مەسەڵەتە ئیدارەکانی خۆمانە ئەیترەوەسە کە مسافر و شتیژێتە ئێرە چ خەڵکی ئەو دیوە بێت باشوور بێ خەڵکی ئەم دیوە بێت ئەوەی کە هاتوێت تا لە تەوانمان نبووە خزمەت گوزاریمان کردووە جاروا بووە خەڵکی ئەو دیوە هاتووە خەڵکی لای خۆمان لەو شارە دوورانەوە هاتووە شوێن خەوتنیان نەبووە بردومانەسەوە بۆ ماڵی خۆمان بە تایبەتی کوردستانەکەی زۆر خۆشە زۆر باشە ڕێز لە خەڵکەگرن بۆ نمونە من چوومەتە تورکیا
سعودیە ئەمانە خراپین باشن یعنی ڕێز لە خەڵکە گرن خواردنەکەیان باشە ماسیەکەیان خۆشە مریشکەکەیان هەر خۆشە بەڕاستیەکەی باشن خراپ نین. ئەگەر ڕاستی بڵێ شوێنێکی زۆر باشە بەس لە ڕووی ئەوەوە خزمەتگوزاری کەمە و شوێنێکی زۆر باشە بۆ نمونە ئیستا لای هەر کەسێکی عراقی کە باسی ئێرانەکەی بۆ نمونە یەکەم شت ئەڵێ زرێبار من خۆم تەواوی ئێران گشتی گەڕاوم هیچی بە وێنەی زرێبار نییە زرێبار زۆر خۆشە بە تایبەتی ئەم ماسی فرۆشانەی. کەلانەش یەکێکە لە خواردنەمیلیەکانی ناوچەی کوردەواری بەشێک لە ژنانی هەورامان لە ناوچەی گەشتیاری زرێبار بەکاری کەلانە دروستکردنەوە سەرقاڵن و ژێوی ژیانیان لەسەرم کارەیە بۆنی کەلانە و کەرە و ڕۆنی خۆمانە گەشتیارەکان کەمەندکێشی لای ساجی خانمەکان دەکات زۆربەی ژنەکان خۆشحاڵن بەکارەکەیان و ماڵ و منداڵەکانیان لەسەر گیرفانی خۆیان بەخێو دەکەن ئەوان داوای دیاریکردنی شوێنێکی گونجاو دەکەن بۆ وەرزی باران و سەرمای زستان بۆەوەی بتوانن بە بەردەوامی لە هەموو وەرزەکاندا خواردنە کوردەواریەکان پێشکەشی میوانەکان بکەن. ئەمەیتفاقەن من پێ ڕۆحیم فرە باشن هەر ڕۆیەج ئی کارمە نەکەر و ئاڕۆ پەنەم ناوەشن ئاڕۆ لاشم پەنەم ناوەشن وەلی پێ ڕۆحیم بازم باشن پێ زۆڕوان باش بیان پێ زیندگی چم باش بیان من وەختی شڕۆم کردن سەوی زیندگیمەوە هیچم نەویان مردم کۆمەکش بە نەکردێنە ئێستا یاوێنە بەپایە یانی مهنی مثلەن زۆک ناچیم دێنیش و کوڕێمیژەنی شاوردینە موافقە بینە جە زیندگی منە کارهایە فریم کردینی زمانی بیان من فقیر کۆمەک چاپێکە نەکردینا بەعنوان و فەقیری ولی ئێستا من حاضرە ویم ئاکارە مەکەروش نیمەش کۆمەکە بزانم کێ فەقیرن حەزمەکە و دەستی گیر و بسەوگیر کارەکەم باشن و دەرامەوە شەن پێم و موافقەیش بێنە یەری چواردانین لە عیسم گرتێنی بەعنوان و ژەنین مونی فرەتە کەلانی ماهەنی کلوچی ماهەنی مەسەڵەن دۆخوا ماهەنە چەنی ئی خانمی هەنمی بەیۆوە هەمیشە مەسەڵەن ئاوە چێوێژنەوە من هەنم من چێوێمنەوە ئاوە هەنێش دە ساڵین ئێمە هەردووی ماجابندێ من و ئیژەنی هەنمی چی زرێواری مەسەڵەن کارەکاما بەیۆوە مەکەرمی ئەڵبەتە جێنمی ولی کارەکاما بەیۆوە ئەنجام شامەڵێمی دۆخوا ما بین هەمیشە ئاش ما بین گەشتیارەکە فرە و پەنەشا وەشن فاقەن حەڕۆیە نۆمی شمارەکە من شاهەن زەنگ مەڵانی بیا ماچا چنین یەندی ئێمە ئۆراما بێ نامین ماگە نان بوەرمێ فرێش پەنەشا وەشن فیلم بەداری مەکەرا ئەکسی مەگێرا دڵشا پەنەش وێشن حتا هەنی ژەنە فارسەکان بیا ماچا حەزمەکەمی وی ما دروست کەمی یاگەکی ویمانەوەی مزمەوە ماچم بێدی فەرمۆدی من گویم کولەن پەنج دانی پێم فێر کردینی یەری چواردانی ژەنیم فێر کردینی فریم فێر کردینی منی چی کارێمە شغڵی ئەوەڵ شغڵی بیان من 20 ساڵی من بێنا جەمەریوانەنە کەلانە پەس نەوی فرە بەروە خەڵکەری پێ یانە ویشکەری ولی من بەروەکەرینی پێولەتێ ئاوەختە زۆڕەکان وردی بێنێ ئاوەختە زۆڕم لێنی سەر زیندگی ویشە الحەمد و سەلا پێ خۆی بە کۆمەکەوە وەڵخواگیانەوە دووەم خانم زەبیحیەوە ئایە بەهمەنیوە زۆڕم لێ سەر زیندگی ویشە ئیشا تەشبیق شاکەدا من نشي صالحنا تيجينا أولين كسي بينا أولين جني بينا منا زريوارا تيجي لا قمين في كريمة إنما بخازانا تام زحم قوم وكسي وبري وفاميلي بوش وكم مشكلة نوشيش بي ترب إنما خازانا واتنبلو وين زحمة كيشو خاصة إنا عايشة روية دوي يعني مزاحم شاوالي هم شو مسلو باوي ومبمدرو كولا جفوا بزياوا منا يرازينا تيجي فقط ما يجي معبود تقاضى من جشاداري جشورو شاري جكار بدسكا تقاضى من دنا يجي مع بابني ماري ولا وربواران كاري ما يرجنا من خانمي وخانمي شوسكو كارك ما هم يشجين كتر مع نوبتي يجي مع بابنا إما تيجينا وربواران متى تيجينا بنيش ميرو يجي مع بو غرفي مع بابني مش زي شابات شوكما بداشتي وشوكما تميستر بو
تەقازامەندنە بەژی نەخوا نایشەش کۆمەکی ماکەرە ئیکار بەدەسانە شورۆ شاری شارەدار ئاێ حەدادیان ئێمە غەزای سنەتینی مەشوم حتمما کۆمەک ماکەرە ئێمە کۆمەک مەچێ شاگەرەکەن کار ئێمانەکە دانیشان ناڕازیە بە شکر جەخۆی بەزیاوی مێش کارمان بێداشتی بێن کارماتەمە هەرچین یاگەکەچمان خراوە بینە وەلی کارمان خاز بێن و خەڵک ڕازی بێن دەستماوە ئێمەش ڕازیین جەخۆی بەزیاب و وەڵاهێن فرق خاز بێن پێ ئێمێت الان من ویم ئەچی خولەنە بەکاروی گێمە 15 ملیۆنی موسەن سەر و حەسا و مەدی مەدەبیکێ بەخپین و خاتر و کوڕەکەمەوە شکر جەخۆی بەزیاب و هیزیکە و پەریکە جە مسابقاتەنە بەردەن شووە ئیسە تەنیا سوحانە سعات چوارش منن ئەگەر ئیشەڵا بەرشوە سوحانە پێلیک بەتەری کاپیتان قبول بیان جەخۆی بەزیاب و فرە ڕازیە فرە وەشحاڵەنە عەسڵەن ئیسە بسەمەزانم چیاگوێمەنا لێک کاخەکۆ نیاوەرانینە نیشتی نارە ئفتێخارش بەوە مەکەن ساڵن چیگە کارمەکەون و مەسەڵەن فرەتەی جمعە و پەنجشەمەکەنەوە مەسەڵەن تا ساعت دوو چیگە کارماکەدن ئاس تا دوو شەوی تا یەک و شەوی تەقازات من چا خانمانە حتى نیایی کارە حساوی نییە کڵاشکردەی بوو قاڵیکردەی بوو گوڵچنیە بوو نواشا مەسەڵەن ئێمە کارمەکەمێ بەشوە کاشایشە کۆمەک کراوە زیندگی سەخت بە بیەن و نمەوە هەجەیانە نەبنی شارە بێکاری مەتاو جەگر کاری شرکەتکەون و کارکەونی جە خانەداری و ئەڵبەتە خانمێ هەنیشا زۆڕۆشا هەن مەتاوە کارکەرانی ینی مشکڵێشانێنەوە بەشۆکاش هاواچا بێ ئێمە کارمەکەن مێتۆنمەکەن و فەرقی نییە ژەن و پیا هەریون و کارمەکەون وەڵا کارمان خرەوە نیەن و خاسن من 5 ساڵی 4 ساڵی جگە کارمەکەون و کارمەکەوە نەوێن و زیندگیم بەنەڕاوە شۆکەم کەمێ مشکڵش بووینە ئەتی ویم تاوانم زیندگی بەرەو ڕاوە کرها نشین دەنا و کرهام دێنەوە زۆڕیم بەدینی ڕاوە زرێبار سەرچاوێکی گرنگیاویە بۆ ناوچەکە جگەلەوەی وەک شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێش ناسراوە و نزیکە لە سنووری کوردستانی باشوور بۆیە جم و جۆڵێکی باشی ئابووری بۆ شاری مەریوان ڕەخساندووە و دەستی کاری بۆ دانیشتوانەکەی ڕەخساندووە.